دەستەی نوێی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق دژی ئەو یاسایە وەستایەوە کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پەسەند کراو دادگای فیدراڵیش پەسەندی کرد بەپێی یاساکە دەبوو سەرجەم سندوقەکانی دەنگدان بەدەست هەژمار بکرێنەوە بەڵام کۆمیسیۆن لە ماوەی 2 ڕۆژدا 2 جار قسەکانی خۆی گۆڕی و ئێستا دەڵێت دەبێت تەنیا ئەو سندوقانە جیا بکرێنەوە کە سکاڵایان لەسرە کۆمەڵی ئیسلامیش کە یەکێکە لەو حیزبانەی ڕێژەیەکی زۆری دەنگەکانی بۆی ساختەکاریەوە لەدەستداوە دەڵێت وەکو چۆن پێشتر دژی ساختەکاریەکان وەستاون ئێستاش دووبارە لەسەر ئەو بڕیاری کۆمیسیۆن تا نەدەدەنەوە ئەمە دووفاخەی کۆمیسیۆنە دەچەسپێنێت و دەیسەلمێنێکە لەژێر کاریگەری و لەژێر فشاردایە کە ئێمە هیوادارین کۆمیسیۆنی تازەی دەست بەکار بوو نەکەوێتە ژێر کاریگەری هیچ فشارێکی سیاسیەوە و فشاری کەس قبول نەکات وەکو کۆمەڵی ئیسلامی و هەروەها هەر چوار لایەنەکەش کە پێمان وایە کە ستەمێکی گەورەمان کرێت لێکراوە لە هەڵبژاردنەکاندا بەردەوام لە چاودێری پرۆسەکەداین و بەردەوام چاوی یاساییمان لەسەریانە لە هەر شوێنە نایاساییەک ببینین تانی خۆمان بەرزەکەینەوە بۆ هەموو ڕێکاریی یاسایی دەگرینە بەر بۆی پێشی پێ بگرین کەواتە ئێمە پەنابین بۆ دادگا و بۆ تانە یاسایی لەسەر ئەو پرۆسەیە کە وا بڕیارە گۆڕانکاری تیا بکرێت بەرهەڵەسی یاساکانی ئەنجومەنی نوێنەران و دادگای فیدراڵی لەلایەن کۆمیسیۆنەوە دەوترێت لە ژێرگوشاری سیاسیدایە ئەگەرێش ئەو بڕیارەی کۆمیسیۆن سەر بگرێت داهاتووی عێراق بەرەو داڕوخانی زیاتر دەچێت بزوتنەوەی گۆڕانیش کە لە دوای هەڵبژاردنەکانەوە سکاڵای لەسەر ساختەکردنی دەنگەکانی تۆمار کردووە دەڵێت لەگەڵ لایەنەکانی تر تانیان تۆمار کردووە و ڕێگە بەوە نادەن ساختەکاری لە یاساکانیشدا بکرێت ئێمە مەبدەئیەن پێمان وایە ئەم بڕیارێکی نایاساییە و بڕیارێکە تا ڕادەیەک کەوێتە خزمەتی ئەجەندای سیاسیەوە و هەوڵەکانی ئێمە بە ئاڕاستی ئێوایە ئەم بڕیارە نەچێتە سەر و قانونەکەی کە لە مەجلیسی نواب دەرچووە خۆی جێبەجێکرێت و ناکرێت ممکن نییە جێبەجێکردنی قانون ببێتە قوربانی دەستی ڕێکەوتنە سیاسیەکان و لە ڕابردووش ڕێکەوتنی سیاسی و ئەو ڕێکوتنە ژێبەجێرانەی کراوە تایبەت بە ساختەکارەکان لە هەڵبژاردننی عێراقا ئەمە ئەگەر بەم جۆرە بچێتە سەر تەسیرێ بێت لەسەر پرۆسی دیموکراسی تەکسیرێ بێت لەسەر پرۆسی سیاسی لە عێراقا و لە ڕابداهاتووشە حکوومەتێک ئەبێت حکوومەتێکی ساختەکار و تەزویرە بێت کە ئەمە خۆی بە خۆی خەلێکی گەورە بێت لە حکوومەتی عێراقا ئەوەی ئێستا لە عێراق دەگوزارێت زۆرێک لەو بڕوایەدان پیلان و دەستی گەورەی لە پشتە کە کارکتەرەکانی ئەم پیلان ژێڕیا حیزب و کەسانێکن پشتیوانی جەماوەریان لەدەستداوە و بۆمانەوە لە دەسەڵاتدا پەنا بۆ ساختەکاری و ڕێکاری نایەسایی دەبن لە بەرامبەریشدا ئەو لانانەی لە بەرەی جەماوەر و چاکسازیدان لە بەردەم خەباتێکی دوور و درێژ و نەپساوەدان تاوەکو شکۆ بۆ پرۆسەی هەڵبژاردن و هیوا بۆ خەڵک بگێڕنەوە و بەر بە قەیرانی بێئومێدکردنی خەڵک بگرن. ڕامیار عوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی